بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، هاتنەوەی مانگی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت بە هیوای تەندروستێکی باشتر لە مانگە پیرۆزە و قبولبوونی دوعا و پەرستش و ڕۆژوەکانتان. من دکتۆر سەروەت تۆفیقسان ئەحمەدم، پسپۆری نەخۆشیەکانی قورگ و لوتوگوێ و پسپۆری وردی نەشتەرگەری و نەخۆشیەکانی گوێ و هاوسەنگی. پێم باشە لەم ڕەمەزانە باسێکی کاریگەری ڕۆژوو لەسەر ئەو نەخۆشیانە بکەم کە زیاتر پێوەستم بە قورگ و لوتوگوێەوە بە تایبەتی تر نەخۆشیەکانی بیستن و گوێ و هاوسەنگی و هەروەها قورگ. بە شێوەیەکی گشتی ڕۆژی مانگی ڕەمەزان کاریگەریەکی زۆر با بڵێن نەرێنی نییە لەسەر هەندێک لەو نەخۆشیانی کە تووشی ئەم دەستگایانە بن و نەخۆشەکان جگە لە هەندێکیان نەبێت ئەتوانن ڕۆژۆکانیان بەردەوام بن بەبێ ئەوەی کاریگەریەکی بەڵکو لەوانەیە کاریگەریەکی باشتر و ئیجابیشی لەسەر هەبێت. لەو نەخۆشیانی کە بەڕاستی لەوانەیە ڕۆژەی مانگی ڕەمەزان باشتر وابێ کە نەیگرن، چەند نەخۆشیێکی زۆر کەمن لەوانە ئەوانی کە نەخۆشی گێژبوونی درێژخایەنیان هەیە و لەگەڵ گێژبوونەکانە لەوانەیە دووچاری چەند جارەی ڕشانەوە هێڵن جوانە بن کە خۆی بۆ خۆی ڕۆژوەکان ئەشکێنێ. ئەم نەخۆشیانە یەکێکیان لەوانەیە پێوترێ نەخۆشی مینێر کە نەخۆشیەکە لە ڕاستیا تووشی گێژبوونێکی بەقۆت دەبێت، لە هەروەها لەگەڵیشە زرنگانەوەی گوێ و لە دەستدانی بیستنە بێت. ئێمە بە شێوەیەکی گشتی ئەم نەخۆشانە بەڕاستی ڕێنماییەکەین کە لەوانەیە ڕۆژی مانگی ڕەمەزان کاریگەری هەبێت لەسەرەوەی کە نەخۆشیەکەیان بۆ بگەڕێتەوانی بە برسێتی و یاخۆت گۆڕینی شێوازی خەو تێکچوونی خەویان. بۆیە هەر کاتێک ئێمە ئەو پڕی هەوڵە دێن لەگەڵیانە ئەگەر نەخۆشەکە تاقی کردوانێک کە ئەزانێ ئەو لە کاتی نەخۆشیەکە حاڵەت لە کاتیەوە ڕۆژووبوونە حاڵەتەکەی زیاتر تونتر ئەبێ ئەوە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت. یەکێکی کە لەو نەخۆشیانی کە پێوەستە بە گێژبوون ئەوانی کە بەڕاستی دووچاری نەخۆشی شەقیقە بوون جۆرێکی تایبەت لە گێژبوونیشان لەگەڵایە، ئەمانش بە هەمان شێوە و ئەتوانن یعنی ئەگەر کاریگەری هەبوو ڕۆژوو برسێتی یاخۆت تێکچوونی خەو ئەتوانن ئەوان ڕۆژەکانیان بشکێنن و ڕۆژیان لەسەر نابێت. و جۆرێکی تر لە نەخۆشیەکانی گوێ و با بڵین نەخۆشیەکانی قورگ ئەوانن کە هەوکردنەکانی ئەو دوو ئەندامن، چه هەوکردنی کتوپڕ چه هەوکردنی درێژخایەن. مەسەن بۆ نمونە ئەوانی کە نەخۆشی درێژخایەنی گوێی ناوەڕاستیان هەیە و بەردەوام جەراحەت توشتیان هەیە و پێویست بەوە کە مەسەن بەڕاستی بەردەوام مەسەن عیلاج بەکاربێنن وەکو قەترەکان وەکو عیلاجە. ئەگەر هەر کاتێک هەستی کرد کە ناڕەحەتە بێ بە ڕۆژوو بوونەوە زۆر ئاساییە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت. ئەگەر چی زۆرێکیان وەکو تێبینیمان کردو ئەتوان درێژە بە ڕۆژەکان بدەن بە بێوی کاریگەری نەرێنی هەبێ. بیرمان نەچێ ڕۆژوو لە ڕاستە لە ڕووی پزیشکیەوە هۆکارێکی زۆر باشە بۆ بەهێزکردنی دەستگای بەرگری لەش کە هەموو هەوکردنەکانی لەش لەوانەیە کاتێک کە بەرگری لەش بەقوت بێت کاریگەری باشیە بێت لەسەرەوەی کە نەخۆشەکان لە هەوکردنەکان زووتر چاک ببنەوە. لەوانەیە هەندێکە نەخۆشی کە پرسیاری ئەوە کە مەسەن ئێمە قەترەی گوێچکە بەکارێنین، ئەڵێن ئەو کەسانی کە بەڕاستی پەردەی گوێچکەیان دراوە و ئەگەری ئەوەی هەیە کە قەترەکە لە کاتی بەکارهێنانی بچێتە ناو قورگ و قورگراگە و هەستی تینوێتی و برسێتیان لە بشکێنێت، ئەو باشتر وایە مەسەن ئەو قەترانە بەکار نەهێنن. ئەگەر بەکاریشان هێنا بە شێوازێکی بڕێکی کەمتر بێت یاخۆت ئەشتوانن مەسەن لە کاتی بەکارهێنانێ بۆ ماوەی دەقە چارێکێک تفقود نەدەنەوانێ قسە نەکەن بۆی کە کاریگەریەکەی زۆر نەچێتە ناو قورگ، ئەگینا بە شێوەیەکی گشتی زۆر ئەو کاریگەریەی نابێ ئینشاءڵڵا لەسەر ڕۆژوەکەیان. و هەروەها ئەو نەخۆشانی کە چونکە دیارە ئەو دەماری کە پەیوەستە بە ئەوەی کە مرۆڤ هەستی برسێتی تونیەتی لەلا دروست ببێت یاخۆت هەستی با بڵێن تینوشکاندن و برسێتیشی لەلا بشکێ، دەمارێکە کە هەر لە گوێچکەوانێ هەتاوەکو گەدەی درێژ بۆتەوە کە
هەر شتێک ببێتەوە هۆی با بڵین کاریگەری لەسەر ئەم دەمارە لەوانەیە هەستی تینوێتی و با بڵین برسێتی لەلا بگۆڕێ کە ئەگەر ڕۆژوەکەشی نەشکێنێ کاریگەری نەرێنی هەبێ لەسەر ڕۆژوەکەی لەبەرەوە باشتر وایە کە ئەو عیلاجانە بەکارێنێ کە زۆر کاریگەری هەبێ لەسەر ئەو دەمارە. هەندێکی کە نەخۆشەکان ئەوانن کە ئەڵێن ئێمە دکتۆر بەردەوام تەمان لە ڕۆژوو کاتی بە ڕۆژوە لە بەرەوەیش لە مەنی ناخورێتەوەوانێ هەست بە وشکێتی ئەەکەن لە قورکیانە بە شێوەیەکی گشتی زۆربیان ئەتوانن تەحملی ئەو کارە بکەن بەڵام بۆ ئەوەی کە کاریگەری ئەو وشبوونەوەی کەمتر بێ هەمیشە ڕێنمایی بە ڕۆژەوانن بەڕێزەکەین کە لە کاتی ڕۆژوشکاندنە هەوڵی ئەوە بدەن زیاتر ئەو شلەمەنیانە بخۆنەوانێ بە بڕێکی زۆرتر کە لاشیان پێویستی پێیەتی و لە ڕۆژیشا لە کاتی بە ڕۆژبوونەکە سەرفیان کردووە و تا ڕادەیەکیش دوور بکەونەوانێ لەو خواردنانی کە زیاتر با بڵین بڕی چوریتیا یاخۆت سوورەوە کراون یا زۆر قورسن بۆ لەش شتێکی خراپ نابێت. هەندێک لەو نەخۆشیانی هەر نەخۆشیێک ببێتە هۆی ئەوەی کە دەستگای هاوسەنگی گوێی ناوە تێک بە و ببێتە هۆی کە نەخۆشەکە لەوانەیە هێڵن جۆرشانەی بۆ دروستکە و بە خۆی هۆکارێکە بێەوەی کە نەخۆشەکە ئەتوانێ بە ڕۆژوو نەبێت. چەند جۆرێکی زۆری تر هەن لە دەستدانی هاوسەنگی کە پێوەستن بە دەستگای ناوەی گوێچکە کە نەخۆشەکە توش لەوانەیە تووشی بێ بە شێوازێکی کتۆپەر یا خودداوانێ بە شێوازێکی درێژخایەن توش بوون ئەتوانن ڕۆژوەکانیان نەگرن. ئەگینە لە کۆتاییەکە ئەوە بڵێم زۆربەی نەخۆشەکانی قورگ و لوتوگوێ لەو نەخۆشیانن جگە لەوانی کە هەوکردنێکی زۆر تونن یا خودخواانە خواستە با بڵین تووشی شێرپەنجەی ئەو شوێنانە بوون یا نەخۆشەیەکی درێژخایەنی قورسیان هەیە زۆربەی زۆری نەخۆشەکانی قورگ و لوتوگوێ تا ڕادەیەک سوکن نەخۆشەکە ئەگەر حەزی لێبێ ئەتوانێت درێژە بە ڕۆژوەکەی بدات لەگەڵ هیوای تەندروستیەکی باشتر و ڕەمەزانێکی پرخێر و بەرەکەت بۆ ئێوە و هەموو موسڵمانان. سمارت وەرچەرخانە.